خب وەختان وەخێر، ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەڵامەت ون. من بۆ خاترەوەی بەر بە نۆیز بگرم، بزانم بەم کرەسە توانم بەری پێ بگرم. گوێتان لێ بۆ حەسەن زیرەک گوتی جووتێ گوارەت بۆ ئەکڕن لە عالەمدا منشور بێ، کەڵەباوێ مرواری پڕپڕەی زێڕی سوور بێ، کە ژاڵگیان لە گوێ بکا بەشکم دنیا خاپور بێ. ئێمە بەشەر بەسەر وعدەوە و وعدە پێدان هەڵس و کەوتمان پێکرێت، کارمان پێکرێت، مەبەستەکانمان جێبەجێەکەین. ڕووداوەکانە سووریەیە ئمڕۆ و ڕۆژهەڵاتە ناوەڕاست لە بەرچاو ئێوە بە خوێندنەوەهای جۆرا و جۆر دێنە ئاراوە. تەحلیلکردن، شرۆڤەکردن بۆ بەرچاوڕوونی و داڕشتنی ئستراتێژیە. ئەڵبەتە وەختێک میدیاکانە سەر بە ناوەندگە لە جۆرا و جۆر ئەم کارە ئەکەن، مەبەست و ئامانجیان جێبەجێکردنە ویستە خاوەنە ئەو دەم و دەستگاگە لە میدیایەسە. ئێمە کە تەحلیلەکەین، تەحلیلەکانە ئێمە داڕێژەرە ئستراتێژی و سیاسەتە داهاتوویەکە کە ئیکەین. یعنی ئێمە بە گوێرەی ئەم خوێندنەوانە هەڵس و کەوتەکەین. بۆیە لەم سەر و بەندە و خەریکن بە نیگەرانیەوە ئەنوارنە قەزایە و ئێمە خەریکین بە سەبر و تەحملەوە تێ ئەنوارین و تماشای ساحەکەیەکەین. پێویستی هەست هەم بۆ ڕایگشتی، هەم بۆ خەڵکە کورد و هەم بۆ یاران ئێمە کۆمەڵێک مەسائل و بەرچاو بگرین. ئەوانەی ئێمڕۆ ئێوە لە مەیدانا ئەیبینن، سەرەتا من یەک شت بێژم شتێک کراوە بە قاعدە و ئەسڵ لە ساحەی سیاسی و بیرکردنەوەی خەڵکە ئێمە لە بەشی میدیاییە، ئەوەی کە کۆمەڵێک کەس خۆ بکەن بە قوربانی تا هاودڵی و هاوسۆزی کۆمەڵێک کەسی تر بە ناوی خەڵکیان لە پشتا بێ. خۆ بە قوربانیکردن و هاودڵی سندن لە خەڵکی بە قوربانی بوون حیچێکی لە ساحەی سیاسیەوە لێ نایتە دەر، مەگەر ئەوەی کە تۆ بۆ گەمژاندن، بۆ بە ئینحراف کێشانی ڕای گشتی کەڵک لەم جۆرە مێتۆدە سیاسیە وەربگرین. ئێمە وە بەرچاوە خۆمان ڕووداوەکانە سووریەماندی. ناوەندگە لە میدیاییە ئۆپۆزیسیۆنە ئێرانی ئێژن ئەمە دەوڵەتە ئێرانی شکستی خوارگە لە ئیسرائیل و لە ئەمریکا. ئۆکەی باوا بێژن، ئێژن محوەرە مقاومەتە جمهوری ئیسلامی کۆبوو، دیسانەوە باوا بێژن تا ئەگرا خاسە. خراوی ماجراکە گاتە ئەوەی کە وەختێک مەبەستەکە جێبەجێ ئەکەن، دیسانەوە کڵاوێکی گەورە ڕواتە سەر ئێمە. یعنی من لە ساحەی سیاسیەوە نابێ وابی خوێنمەوە، من گریمانە وا بگرم کە ئەمریکا دوژمنە ئێرانە و ئەمریکا گەرەکێسی خوی ئێران بگۆڕێ. ئەمریکا 45 ساڵە سەبری کردگە و خوی ئێرانی نەگۆڕی. ئەمریکا لە سەرەتای هاتنە ئایەتوڵا خومەینی کە لە 11 ئابانە ساڵە 1358 سەفارەتە ئەمریکی گرت، پەلامارە ئێرانی نەدا. لە شەڕە ئێران و عێراق هاوکارە ئێران بوو و بەری گرت بە شکستە ئێران بەدەسە عێراق. ئەمریکا لە تەعڕوزانێک کە ئەنووسیا پای ئێران هیچ وەخت نەچوو یەخە بە ئێران بگرێ. چ لە تەقینەوەکەی سۆبگاهە لوبنانە ساڵ 1984 نزیکی 300 مەرێنزە ئامریکایی و چەندانەیەک مەرێنزە فەڕەنسەوی کوژیان
ئەمریکا لوبنانی چۆڵ کرد بۆ ئێران، بۆ سووریە. تەقینەوەکانە زەهرانە عەرەبستان، تەقینەوەکەی سەفارەتە ئەمریکا لە کێنیا نایروبی، تەقاندنەوەی بنکەکانە جوولەکەکان لە ئارژەنتین، تێرۆرگەلە یەک لە دوای یەکێکە لە ئوروپا کریا، ئەمریکا پەلامارە ئێرانی نەدا. هەر لە تێرۆر عەبدوڕەحمانە قاسملو تا تێرۆرە شەرەفکەندی تا کازمە ڕەجەوی و تا ئەمساڵە هەمێک کە کردیان. چه اتفاقێک کەوتکە ئەمریکا لە ماجەرای کوشتنە قاسمە سوڵەیمانیە ئیدعای کرد ئێران بە 18 موشک لێداوە لە عین الئەسەد. هەر ئێرانی فوتێ کرد، هەر فوتێ کرد و هەر فوتێ کرد. ئیجازەی بە دروستکردنە میلیشیاهای شیعە لە عێراقادا، زۆر بە گەورەی ئیجازەی پێدا و فرە بە گەورەی ئیجازەی پێدا تا بەرەی تەبلیغی محوەرە مقاومەت بکاتەوە، ئەوەی لە مەیدانە سیاسەتا کار بکات و ئەڵبەتە مەیدانە سیاست پرۆپاگاندای واتیە، ئەڵبەتە بەرژەوەندی دەستەی و حیزبی واتیە و ئەڵبەتە هەر کەسێک خوێندنەوەی تایبەت بخۆی لە بەرژەوەندی تاقم و گروپ و سیاست و داهات و ئایندەی خۆیەکە. بەڵام کارێک کە ئێمە گەرەکمانە بیکەین و خوێندنەوەیە کە ئێمە هەسمان ئەمەسەکە جەهان بەرەو دانانە نەزمێکی نوێ ڕوات. جەهان دوو نەزمە ناسێ، دوو نەزم. دنیای غەرب دوو نەزمە ناسێ. تۆ وەختێ ئێژی نەزمێک دائەنێت ئەو جارێکی پێناسەیکەی. بزانن ئێمە لە حوزەی سیاسیە، لە حوزەی ئیدەی سیاسیە دنیای غەرب ئەم ئیدە سیاسیە ناناسێ. لیبرالیزم کە لەسەر ئیندیڤیدوالیزم و تاگەرایی وەستێ، کۆمۆنیزم کە لەسەر شەڕی چینایەتی و تەبەقاتی ئەوێسێ، فەشیزم و ناسیۆنالیزم لەسەر ئستەیت ئەوێسن، دەوڵەت ئەوێسن. لەمانە بەدەر دنیای غەرب مەکتەبێکی سیاسی تر ناناسێ. بۆیە تۆ وەختێ قسە بکەی گشت کەسێ لەم دنیا ئێشێ تۆ دەستەبەندی بکاتە ناوە لیبراڵ، کۆمۆنیست یا تەرکیبێک لەمانە، سۆسیالیست مەسیحی، سۆسیالیست دموکرات و ئیلا ماشەڵڵا، یا فاشیست یا ناسیۆنالیست. لە ڕووی ئیداریەوە، لە ڕووی داڕشتنە ساختارە ئیداریەوە دوو نەزمە ناسێ. نەزمێکی کۆن بە ناوی نەزمی ئیمپراتوریایی، نەزمێکی تازە بە ناوی نەزمی دەوڵەت میلەتی، ستیت، نیشن ستیت. لە دوای جەنگی جیهانی ئەوەڵۆ نەزمە ئیمپراتوریایی گۆڕیا بە نەزمە جمهوریە ئەمریکایی، بە نەزمە دەوڵەت میلەتی. ئەوە بوو ئەو دەعایەوە ئەکرێت ئێمە تا پێش لە جەنگی جیهانی یەک کۆمەڵێ وڵاتمان بووگە دروست، ئەمانە ئیمپراتوری بووگن، یەک وڵاتت نەوگە کەواتە 36 دانەز نازانم ئەگەر هەڵە نەبم. ئەمانە دەوڵەت ملت نەوگن، هیچ وەخت نیشن ستیت نەوگن. دوای جەنگی جیهانی یەک دیاردەیەک بە ناو نیشن ستیت گەرەکیانە بخوڵقێنن. بۆیە پەرچەمەکان یەک لە دوای یەک سەر هەڵەدەن و شتانێکە خوڵقێن بە ناوی وڵاتی تازە. ئێستا ئەمە تووشی قەیرانێک بووە، من ناڕۆمەناوە ئەو بابەتە، بەڵام گشت کەسێ دەم لە ڕۆژهەڵاتی ناوینی تازە ئەدات. نەزمی ئیمپراتوریایی نییە، نەزمی دەوڵەت میلەتی نییە. کامە نەزمە؟ ئەکرێ نەزمێکی تەرکیبی بێ، یانێ تێکەڵ بێ، تێکەڵەیکەی وەکو ئەوەی لە ئوروپا هەست. اتحادی ئوروپا دەوڵەت میلەتن، لە کۆنفدرێشنێکۆم دەوڵەت میلەتانە اتحادی ئوروپا یوروپیان یۆنیۆنیان دروست کردکە. یاسای خۆی هەست، بانکە مەرکەزی خۆی هەست، پوڵە خۆی هەست، پەرلەمانە خۆی هەست و ئەوەی کە خەریکن ئەیوێنن بە پێش چاوە خۆتان. ئێمەی کورد لە سەروبەندە ئەم گۆڕانکاریەینە، نەک ئەوەی کە ئێمەی کورد هەر لە خۆی وە زۆر قارەمان بین.
نەک ئەوەی کە ئێمەی کورد فرەوە دەسەڵاتوین، فرە لە پێشچاوە دنیا شیرین بین. ئیمڕۆ دنیای سڵتە و دنیای داڕێژەرە ئیدارەکەر ئەم گۆی زەمینە پێویستی و گرنگی ئەدات بە کارتە کورد ئەگەر کورد بازی بکە. بۆ لەبەر ئەوەی گۆڕانکاری دروستەکە، کە گۆڕانکاری دروست ئەکات احتیاجی هەست کە تۆ هەواهەنگ بی لەگەڵیا. ئەگەر تۆ دەمە داخەی ئەوەی بۆچی باس کردگە قبوڵیکەی و لەگەڵ یابی هیچی پێنادا. بەڵام ئەگەر تۆ ئاگادار بی کە ئمڕۆ زەرورەتی هەست و ئەو گەرەکی کارەکەی بواتە بەرۆ، تۆ ئەتوانی لە چەقەچەق سیاسیە بەش زیاتر دادڕی بۆ خۆت. تەمام قسەی ئێمە لە ساڵان ڕابردووەمە بوو. بۆیە بەرمانەگرت بەوەی کە سەر دروستکەن بۆ کورد. ئەگەر سەری بۆ دروستکەن مامەڵەی تەکاکەن، معامڵە لەگەڵ ئەو سەرە لە تاوە کزۆڵی خۆیە هەرزان فرۆشێک ئەکات لەو خەڵکە و هەتایە کاولمانەکات و ئەو هەلەی کە دێتە دی ئەی سووتێنێت. بۆ لەبەرەوەی ئەو سەری کە ئەوان دروستیەکەن خۆی ئیرادەی لە خۆی نییە، دەسەڵاتی نییە، کۆمەڵگای لەگەڵا نییە، چیرۆکی نییە، بنی دروست نەکردگە. هەر بۆ خاتریەوەی خۆی فشۆ بکاتەوە، هەر بۆ خاتریەوەی بێژێ زلە، هەر جۆرە مەعامڵەیەکەکە. خەڵکیش کە ئێمە بین لە دوور و تماشاکەین، دەی ئێمە لەوان زیاترمان پێ ناکری خۆ. بۆی ئەوان زۆر بەڕاحەتی و فرە بەڕاحەتی معامڵەکەن و ئەیانوەنە ناوە معامڵە. ڕۆژانە ئەوڵ کە من ئەموت ئەمانەی وانە ناوە سووریە و بەخۆیان ئێژن ڕۆژ ئاوای سووریە بەعد بوون و شیمال شەرق الحەبیب سووری. ئەم ئاغایانە دروستکراون دەسە بەشار ئەسەد، ئێران و سپای قودسن. ئەمانە لە ئەنجامە ڕاپەڕینە خەڵکە سووریە ڕان نەپەڕیگن لە بەرامبەرە بەشار ئەسەد. ئەمانە خەڵکە کورد نین، هەڵەس پێیان بێژی کوردەکان. ئەمە ئۆرگانیزیشنی کە وەچێکی پێکاکاس گەلەکێ ناو بۆ خۆی دەربێرێ. ئەزانن ئەم خوێندنەوە بۆ مهمە، بۆ خاترەوەی بتوانین ڕووداوەکانە ئەمڕۆ بخوێنیتەوە. مهمە کە تۆ کێ دروستە دەکا، خۆت دروستەکەی یا کەسێکی تر مەودات پێ ئەدا دروست ئەکا. ئەگەر کەسێکی تر مەودات پێ ئەدا دروست ئەکاوە تۆ زەحمەتت نەکێشاگە. وەکو من ئیسە چمە ڕووکە ناکەی، شەو ڕۆژ نایەی تەحلیل کەی کادر پەروەردەکەی لەگەڵ ئینسانەکانە قسەکەی نایکە و کارە ناکەی. لە پڕێکا ئێژی بووگم بەهێز، لە پڕێکا ئێژی دەسەڵاتم هەست. بزانە ڕاپەڕین ئینقلاب ڕڤلوشن تعریفی هەست، تعریفە مەسە بزمانە سادە. ڕڤلوشن ئاشوب کیۆسە لە نێوانە دوو نەزمە، لە نێوانە دوو نەزمە ئۆردەر. بەشار ئەسەد و حکوومەتە ئەسەد نەزمێک بوو کە خەڵکە سووری ڕائەپەڕێ ئیبتاڵە ئەو نەزمە ئەکا، یاسای ئەوێسێنێت، لە یاسای تێ ئەپەڕێت و بە ئازادیە مطلق شروع ئەکا بە وێرانکردنە نەزمە کۆن. ئەمە ئاشوبە تا نەزمە جەدید دانێ. نەزمە جەدید بە هێز دائەنرێ، بە تونند و تیژی دائەنرێ. هەروە کە نەزمە کۆن بە تونند و تیژی ئەڕۆخێت، نەزمە تازەیش بە تونند و تیژی دائەنرێت. ئەمە سەرەتای ئەدەبیاتە سیاسیە، سەرەتای ئەدەبیاتە سیاسی. پرسیار ئەم هێزە کە بەخۆی وتی هێزە یەپەگە قەسەدە، ئەم هێزە ئیبتاڵکەرەوەی کامە نەزمە؟ نەزمە کۆن خەڵکی کورد لە کوردەوارە داگیرکریاگە لای سووریە ڕاپەڕی وتی الشعب الكردي يريد إسقاط النظام
وتی من کوردم سووریە منی داگیر کردگە وتی من هاوڵاتیەکی سووری کوردم وإبطال دەسەڵاتە میشل ئەفلەقیە حزب بەعسیە سووری ئەەکەم نەیوت هاوکارە بەشار ئەسەد بوو کەواتە لە تعریفە سیاسی هێزە قەسەدە ضد انقلاب بوو ضد شۆڕش بوو بوجود هاتنی ضد شۆڕش بوو ئەمانە تا ڕۆژە ئاخر بەشار ئەسەد هەڵوێستیان بەرامبەر بە ڕژیمە ئەسەد نەگرت تۆ کامە بەش بووی لە سووریە تۆ ئیمتداد نەزم بووی تۆ بە فەلسفەی سیاسیش ئیمتداد نەزمە بەشار ئەسەد بووی حتا ئەگەر ئیدعا بکەی بێلایەن بووی تۆ هێزە ئینقلابی نەبووی تۆ هەڵوێستن نەبوو بەرامبەر بە مەئاساتە مەردەمە سووریێ کە ڕاپەڕی بوون و ئەیان ویست نەزمە کۆن دابخەن ئەمە لەکوێوێ تۆ کێشە بۆ تۆ لەوەی وا تۆ ڕیشەت نییە لە ناوە ئەو خەڵکە تۆ نەک ڕیشەت نییە لە ناوە ئەو خەڵکە حدەئەقەل نەتوانی بە خۆت پێناسەیەکی کوردی بەیبێژی سووریە داگیرمی کردگە ئێستا وەکو ئەوانەی کە گەرەکیانە دەوڵەت میلەت دروستکەن بێژی من دەوڵەت میلەت دروستەکەم تا بێژین جیاوازیەک لە نێوانە تۆ و ویستە شعب سووری بوو تۆ ئێژی شعب سووریت تۆ ئەگەر خەڵکە سووریەی ملەتە سووریەی ئەی بوو لە ڕاستای ئیرادەی ڕاپەڕیوانە سووریە تۆش ڕانەپەڕیت هەڵوێستە ئینقلابیت نەگرت ئیمڕۆ یەخەت پێگرن بزانن بۆ خاتریەوەی ئەمە دەرک بکەین نەک ئەوەی کە دروستکراو بوون ئەتوانێت هەتا خراپ بێ نا ئینسانێک ئەتوانێت گروپ و تاقمێک ئەتوانێت هەلێ بقۆزێتەوە دەرفەتی بۆ پیا بێت بە کوردی ێژێ تۆ جێی سرم بکەرەوە خۆم جێی پێم ئەکەمەوە ئۆکێ تاگرا قوبوڵمە منە منتقمە قوبوڵە تۆ هەلێک ڕوو ئەدا ئیستێشە هەلەکە بقۆزیتەوە بانگە دەکەن ئێژن بێ ئەوە کوردستانە سووریە بگرە دەستۆ و خۆتی تیا تیار کە بتوانیت ئەمنیەتمان بۆ ڕاگری تۆ سەرەتا دەسەڵاتە نییە ئیمکاناتە نییە پوڵە نییە هێزە نییە ناوبانگە نییە ساڵێ 2 ساڵ 3 ساڵ لەگەڕیان ڕێکەوی دێخۆ ساڵە 45 ئێشێ لە بیرە ئەواوی تەکە لە ژێر دەسە ئەمانە دەربێی ئێشێ بیرە لێ کردوێتەوە خۆت بکەی بە هێز با بێنە سەر ئەمە ئێوە ڕووداوەکانە سووریەتاندی ئۆکەی گیرەم تورکیە دوژمن ئەمانەسە ئەگەر ئێمە وان نەیخوێنینەوە کە ئەمانە هاوکاریە تورکیەکەن تا تورکیە کوردەوارە داگیرکریاگە لای سووریە داگیر کات بەشێ لە خاکە سووریە داگیر کات بە بیانووی ئەمانە و ئەمانە هاوکاری بکەن تۆ بوو پاسیف دائنیشی بزانە معاملە کریاگە ڕێکەوتن کریاگە کابرایەک بە ناوە محەممەدە جەولانی کەس نازانی کێس محەممەدە جەولانی وتکیانە دەوڵەتە بەشار ئەسەد ئەڕۆخێوە تۆ ئێشێ بڕۆیتە سووری دەمشق ئێمە دیمان ئەم ڕۆخانی بەشار ئەسەدە لە نەمایش و شانۆگەری سەربازی و گرتنی شارەکان بوو سوالە ئەووەڵ ئەم ڕێکەوتنە نە ئەبوو وا بێبێژن بە بەشار ئەسەد تۆ بڕۆ ئاغای جۆلانی سوارە مرسدەس بنزێ بکەن بیبەن بۆ دەمشق بۆ نە ئەبوو وا بێ بۆ ئێشێ لە پشتە شانۆگەری عەسکەری بێ بۆ خاتری ئەوەی داهاتووی سووریە بێسەر نەبێت نەژڵەژێت خراو نەئاڵۆزێت یەکێک بکەن بە نێرەکەرە مەیدانەکە ئەم یەکە کێز محەممەد جەولانیە ئێستا هەموو دنیادی هەموو سووریەیشتی هێزەکانە ژێر ئێعتلافە حەمەی جۆلانی
بە نەمایش گرتنە شارەکان چوون دەمشقیان گرت و بە شارە سەد بەرچوو. سوال ئەوەڵە مەسە ئەوانەی کە یەپەگە بوون و مەزلوم عەبدی وتی ئێمە 2 مانگە ئاگادارین. من پێشووتر تەحلیلم کرد وتم تۆ چۆن نەفەرێکە نەبوو جاسووس پێت بێژێ، ئێژێ ئێمە 2 مانگە ئاگادارین، تۆ 2 مانگە ئاگاداری چیت کردگە؟ کوردەکانە کۆشدا لە 2 ناوچەی حەڵەب کوردەکانە کۆشدا، لە تەڵ ڕەعفەت کۆشدا کۆچتدان، تۆ کوردەکانە کۆچدا لە ناوەندی شەهرستانیەت بۆ بیاوان. تۆ ئەتزانی کە ئەمانەتێن، تۆ کۆچتدان. ئیستە با بزانین تورکیە دوژمنی تۆس، ئەمریکا ڕێت پێدا و ڕێت پێ نادا، ئەگرا مەگە سووریە نییە، مەگەر ئەمە وڵاتە تۆ نییە، مەگەر تۆ خۆت بە سووری نازانی، دەی تۆ هەڵوێستە ئینقلابیت نەبووگە، بەشێ لە ئینقلابە سووریە نەبووگی. ئیستە 110,000 نەفەر هێزت هەست، ئاگادار کریاگی دەمشق تەحویل ئەدرێ و بەشار ئەسەد ئەڕوا. تۆ ئەگەر بیرت لەمانەوەی خۆت بکردایە، بیرت لەوە بکردایە کە سیاست هێزە، تۆ پشکت بەدەسە هاورد، تۆ خۆتت بە فەزاکە تەحمیل ئەکرد. منطقی سیاسی وا ئێژێت، منطق سیاسی ئێژێ وەختێ بشێ و کەس تۆ ئێشێ بەشە خۆت دادڕی، خۆت تەحمیل کەی. کابرا مستەقیم پێت ناژێ بیکە، ئەسلحەی داگەسە دەسە، هێزە هەز، تۆ ئێشێ خۆت تەحمیل کەی. پرسیار ئەم ئاغایانە بۆ نەڕووین بەشداری بکەن لە گرتنە دەمشقا؟ بۆ ئەمانیش 5,000 هێزیان نەهەنارد ورود بکەنە ناوە دەمشق تا ئیستا واقعێک بن لە واقعی ئینقلابی سووریە، تا ئێستا لە بەرقەرارکردن نەزم و دانانە دەوڵەتە شەریک بن و داوای بەشە گەورە بکەن. تورکیەش دەخاڵەتی بکردایە، ئەو جار تورکیە بە عنوانە وڵاتە ضد ئینقلاب کە پەلامارە ئینقلابە سووریەدا وەکو ضد ئینقلابێ ئەڵمانی و ئینگلیسی کە گەرەکیان بوو پەلامارە ئینقلابە فەڕەنسە بدەن. تۆ ئەتوانی بەرەیەکی تەبلیغی تۆ خۆ هەر لە بین ئەچیت، با بتوانیایە بەشێ بۆ خۆت مسەوگەرکەی، با بتوانیایە تەعاتوفە خەڵکە سووریە بێری بۆ خۆت، با بتوانیایە لە لەحزەیەکە کە سەبت تاریخ ئەکرێت تۆش خۆتە سەبت کردایە. کاکە گیان نەخدێکە من لەمانە ئەیکەم لە توولە ساڵیان دلیلی ئەوە نییە من دوژمنایەتیم لەگەڵ ئەمانە هەست، کێشەی شەخسیم لەگەڵ ئەمانە هەست، یا من لەمانە عاقڵترم. ئەقڵە سیاسی وا ئێژێت، من باوەڕ ناکەم ئێوە ئەتوانن نان بخۆن، هەڵسن، دانیشن، ژن بخوازن، شوو بکەن، پارە بگرن، ڕێکەوتن بکەن. من باوەڕ ناکەم ئەقڵە سیاسیە ئێوە کار نەکا بێ ئەقڵ بن. ئەگەر نایکەن، ئەگەر منطقی هەڵسوکەوت ناکەن، ئەگەر بە شێوەیە یاساکانە دەسەڵات هەڵسوکەوت ناکەن، ئەی چین؟ من باوەڕ ناکەم بێ ئەقڵن، کەواتە ئێوە مزورن، ئیرادەتان لە خۆتان نییە، تەنانەت بە شوێنت دەسەڵات گەورەیەک نییەن. تەمامە دەسەڵات ئەوەسە کە ئێوە دروستان ئەکەن، وەگەرنە تا پێش لە ئەوە نە ئینقلابی، نە کەسی شۆڕشگێڕن، نە سەودا و خەیاڵی گەورەتان هەست، نە خۆتان بە پیاگەزانن. کاکە ئێوە داوای بەشە کوردی ناکەن، دەوڵەت ملەتە کوردی دانانێن، سوورین. من نازانم کابرایە کە ئێژێ سووریە بۆچی شەرم ئەکا ناڕواتە دەمشق. تۆ مەگەر بەڕە سووری بوون ئەکۆڵ نەکردگە، مەگەر میلەت بوون بژاردەیەکی سیاسی نییە،
مەگەر تۆ هەڵە نەبژاردگە ئەگەر هەڵت بژاردگە بوو بە تەمامی خۆتی لێ دەرناخەی بوو دەرناخەی یعنی من تێناگەم ئەم سیاسەتەوە ئێوە کورد ئەکەن بە قەرەج کورد نە دەوڵەت ملەتی گەرەکە نە ناسیۆنالیزمی هەز نە بە عینوانە ئێرانی و عێراقی و سووری ئێوە قسەیەکتان بۆ کرد وە شەرم و باسی تارانەکەن ئێوە وە شەرم و باسی ئەنکارا و بەغاکەن بۆ وە شەرم و باسیەکەن ڕەجولە سیاسیتان نییە پیاگە گەورەتان نییە حەتان نییە ببن بەسەرەوە کۆمار و نەخۆست وەزیر چون پیای گەورەتان نییە چون خۆتان لەو قەوارە ناوێنن قەسەمتان خواردگە هەر ببن بە فەرماندارە شارێک لە شارەکانە کوردستان بۆ ئەم خەڵکە چ گوناحێکی کردگە ئێوە ئێشێ بێن بوون و فەرماندارە شارە سنە سلێمانی یا قامشلو تۆ لە خۆتان ناوێنی بڕۆیتە دەمشق ئەمن خۆ ناحەقم نییە ناسر ڕەزازی دەنگی بۆ فارسی خۆشوایە بە حەیاتی گۆرانی بە کوردی نەوت لەبەرەوەی مارکەتە فارسیەکەی گەورە بوو ناسر ڕەزازی شەهرامە نازیری وایە بە حەیاتی گۆرانی بە فارسی نەوت کەس نەمخوازێ شوو ئەکەمەوە تۆ گەورەیە تۆی تیان نییە مامۆسایە من ئێژێ هاتم شعر و فارسی بنووسم پێمیان وت فارسەکان مەولەویان هەز حافزیان هەز سعدیان هەز ئەحمەد شاملویان هەز مهدی ئەخەوانە سالسیان هەز تۆ هەر دەرناکەوی چون نەمتوانی بە فارسی ڕکەبەرایەتی بکەم هاتم بۆ کوردی شعرم وت کاکە ئەمە تۆهینکردنەوە کورد تۆ ناتوانی لە قەبارەیە ئەلەکساندر پوشکین دەرکەوی ئێشە بێ بە شعرێنی بە کوردی بۆ ئێمە تۆ ناتوانی بڕۆی حکمە ئێرانکەی بە عینوانە ئێرانیەک ئێشە بێ بووی بە فەرماندارە ئێمە دەی ئیستە ئێوە هێزە زد ئینقلابن لە سووریە هەڵوێستان بەرامبەر بە ڕژیمە ئەسەد نەبوو ڕژیمە ئەسەد ڕۆخا لە ڕۆخانە ڕژیمە ئەسەدا هیچتان نەکرد ئیستە بەیانی بێن ئیعلام کەن هێزە سەربازیە ئێوە هێزە ئیمتدادە بەشار ئەسەد و هێزە زدە ئینقلاب بووگە چیەکەن ڕای گشتیە خەڵکە کورد بزانن تۆ وەختێ لە ئەوڵ و پرسیاری لێ ئەەکەی ئێژی کاکە تۆ چۆن دروست بووی تۆ دەراوێشتەی شۆڕش بووی دەیخۆ شۆڕش گڵپاسێنێ دەیخۆ شۆڕش هەر خۆی پان و بەرینتر ئەکا تینی هەز گڕی هەز ئاگری هەز دەسەڵات خوازیەکە تۆ کێت دیگە لەم دنیا پاش ڕۆخانە نەزمێکی تردا ئەنێ تونند و تیژی ناکە کێت دیگە کامە نمونەت لە دنیا دیگە آخر کۆمەڵی دروشمی ئەلەکی لە دروستکردنی قوربانی بۆ کێشانە هاودڵی خەساوی بۆ کورد تێرێت ئێمە لە سەروبەندی گۆڕانکاریە جدین و ئێمە کارتێکی سەرەکی ئەم بازینە بۆ ئەمان خەسێنن بۆ سەڕمان ئەکەن بۆ بچووکمان ئەکەن با بزانن ئاغایانە پەکەکە با بزانن ئێوە لە سووریە کە کارتان تەواو بوو کوردە سووریەتان نابوت کرد با بزانی قەندیلشە بۆ نامێنێتەوە یعنی من فکر ناکەم لە ناوە نیروەکانت تۆ لە ناوە نیروەکانە پژاک ڕۆڵەیەکی شۆڕشگێڕی کوردیشی تیانەوێ یەخەت پێ بگرێ بێژێ کاورای کاول بۆ وات پێمان کرد یعنی عەقڵ و منطق و وجدان و شەرەف وایژێ یعنی کاورا دەسی بە سیاست سووت بێت و گیانی لە خەتەرا بێ لە چیترە درسێ
تۆ بۆ وا هەڵسو کەوتت کرد هەر هاتی مزوربوون خۆتت بە عینوانی هەڵوێستی دروستی سیاسی فرۆشتنەوە بە ئێمە دەی ئیستا حەڵەب فت تەل ڕەفعەت فت منبج فت چی تێشکەچەڵ کۆمەڵێ بیاوان لە دەیرە زوور دەرکریای لە ڕقە دەرکریای فشە خەفتۆ قارەمان نەبووی دەی سۆحایەژن چی ماس نییەوە دەمە کەسۆ دیاروێ کورد نابود بوو ئێمەش گشتمانە ڕۆین ژیانە تاکە کەسیەکەین دوو بەردیش لە پسەر خۆمان فڕە ئەدەین دەی ئەم گشتە شانۆگەری و پرۆپاگاندا و کچ نیشاندان و هێزە ئەسکەری نیشاندان چ بوو کورە کاکە تۆ نە هێزە ئیدارەیت نیشاندا نە گەورەیە ئەو مەتنەکە بەدەستەوە بوو لە داڕشتنە کۆمەلگا پیشانەدا تۆ دائیمەن هێزە سەربازیت بە ئێمە پیشانەدا شەڕڤانانە یەپەگە لە ڕۆژ ئاڤا ئێوە شەڕڤانە کوێ بوون شەڕڤانە چی بوون خەنجەرەکەی ڕۆژە تنگانە بوون ئیستە کوردستانە سووریە نابود کرا بە دەستە ئێوە کی باجەکەی ئەدات کی جوابەکەی ئەدات چۆن ئێوە هەم وێرانکەرن هەم قارەمانن چون دەیەکە کەڵەشێریتیان مامۆسایتیانیە کەڵەشێر بڵقاسم بگە ئەم مەیدانە کەسی تیانیە ئێوە ئەقولێنن چۆنە ئێوە ئەمتانە کردگە بە پاسا وڵا دوژمن پەلامارمانەدا و داتۆزێ بگرینی و شکستمان خوارد کاکە پێت ئێژن خاڵۆ چۆلەکەی بۆ بگری ئەم خەڵکە گشتی ئیدعای ڕەهبەری ناکات چون پێی ناکرێ تۆ ئاتکیتە بەرەو ئیدعاکەی ڕەهبەری چۆن ناتوانی چاری تورکیە بکەی چۆن ناتوانی پلان و بەرنامە بۆ تورکیە بگێڕی چۆن ناتوانی کایەکە لە تورکیە بشێوێنی تۆ بۆ کایەکەت لە تورکیە نەشێواند تۆ بۆ هەر هاوکاری ئەەکەی تا ئەوەی نیەتی تورکیە بێ جێبەجێ بوێت ئێستا کە تۆ تماشای قەزایە ئەەکەی و ئەوێنیت ئەمانە لە ڕۆژە ئەوەڵۆ تا ئەم ڕۆژە ئاخرە و تا ئەم دەقیقەیشە هەر مزورن خراپیەکەی ئەوەسە کوردستانە سووریەیان پاکتاو کرد دەموگرافیەکەیان گۆڕی مێژوویە شکستێکە خەنە ناوە زەهنیەت ئێمە کاکە فەزای سیاسیە جەهان ئێشێ خۆتی پێ تەحمیلکەی ئێشێ خۆتی پێ تەحمیلکەی لە جێگەیەکە بایخ و گرنگیت پێ نادەن ئەت خەڵەتێنن ئێشێ تۆ خۆت تەحمیلکەی بە بازیەکە ئیستە تەحلیلەکانە ئێرانتان زلهێزە تەواو بوو بە دووبارەوە بەو تەحلیلەی ئێمە ئێران خۆی ئەگۆڕێ کەواتە خۆی کۆکاتۆ میلیشیا و وەچەکانی ئێشێ بگۆڕێن بە تەحلیل خۆتان ئیسرائیل و ئەمریکا گەرەکیانە ئێران بشکێنن دە ئیستە تەحلیلە کۆنەکانتان تەواو ئێران زلهێز نەما ئەی تاجوێکە بەرەی مقاومەت بوون چی لەبیرتان چووگە ئاغایانە حکوومەتە هەرێم با بزانن ئەوانەی بەرهەڵست ئێوە وەستابوون ڕاستیان کرد کۆنگرە پەنجەکانی یەکێتیە نیشتمانی باڤڵە تاڵەبانی کونە مشکل لێ ئەبێ بە قەیسەری ئەم هاش و هوشت بەسەر ئەو خەڵکا ئەکرد لە پشتە فشەیە دەوڵەتە ئێران و میلیشیای شیعەت کرد وا ئیستە نە قەڵات ماژێ قەڵای مەریوان پاڵمدا پێوە قەڵاکەم ڕۆخاپاڵ بەمە کوێوە قەڵاکە ڕۆخاپاڵە دەیوە کوێوە وە شەهامەت و مەچەکت وە گەورەیت وە کیاست و سیاستت وە تێگەیشتویت هێزەکەی بەشار ئەسەد دەدیخۆ هێزە فەشەلەکانە منتەقە دیخۆ تۆ دیت تەنانەت بەشار ئەسەدیش بەرساختەی ئەرباب بوو پێیوت بڕۆ ڕووی لەشکرەکەی شەڕی نەکرد
جاء وقتانود إرادي واتيا أقلا دولة ملية راسي من خوم هزي دروس بكم كابرا تابعاني ريب كوي روسيا وأمريكا ريكوي من شوريا كم من شك دانيم اگر من خاون خوم بوم و خاون دا صلاة خوم بوم كسي اتواني ودا صلاة بليبسيني استا تحليل دروزنانا كانتان كوي برو كوي اتانوات برو كوي من نمو چار نوس ايوه بم مسيرك ارون بم وزعيتيك هستان نابوديا استو بيدوا بهيزا فشا كوماندو او هيزا فشت بدو في شك اتويتو بدو في شك تونا هيزا ايدئولوجيكي وجمهورية اسلامي ايدئولوجيك نبو من 8 سالة يجم دولة ايراني ايدئولوجيك نية ايديكي نية استمحور مقاومة تواوى ببي ايدا بچوار صاروخو كشتن صلد وصنفر تواو تواوى امرو اوانينا ودولة ايراني وكلب حسين بون وكفن بوشاون حسيني بون امرو يكيان نكفن ابوشي امام حسين موجودة نبشوين دريش كردنوي شيعز تواو لأولي شو من وتم فشبو دروبو ولي بروباغانداي دولة إيراني وإيالات متحدة أمريكا وإيوه وادروتان كردبو براس وادروتان أوت للراس خاستر زيختان بدنيا كردبو تو استناويني يك شيعة بترازي يك شيعة آمانجكي و آرمانكي و هدفكي تعقيب كات نايوينيت تواو اي قورن روالت اقورن دابزانا ما غي بافل تشيكي لسليماني بيتم نود نابودد اكين انتريات تواو اكين دل خوش كردبو بكوماليم مشخور تحت ناوه هيز كوماندو زور بدنگ دليري ادود بري مقاومتي بابت مرقى حسن نصر الله تسلية اهنارت خوت كرب السيبل اوي بدور توي اويت السيبل سيبل وافي شكي بيوانين اهاتو خوت بشانو شوكة خوت دروس ناكي وقت خوي بقى فرد دننا وتنكي خوال أزمونة بكك لسوريا بكك نابودكا حمل راي قشتي كرد نابودي كرتواو حمل ناو قنديلي شاكو نجاني يكتري اوي هيز الشورش كير بيدا برانبريا ناويسيت بكك بم هاشوهوش كومونالا وحيتشكي نبو لم ايديك باسي بكاتو بشاني بدات بيجقا لهيز سربازي خوي كردبو بمنجي بالشنقالة دا أبزي دادي استمنجي خود بلا حلبا دادي بو خلقتا كوچاند تو وت دو مانگا آگاداری بو عامدانه 400,000 نفر کرد کوچان بمزمستانه دي دوجمنيش كاري واكا دي خو أرمنيكان لسر كوچاندنو عثماني شكات لعثماني أكنو تركيا تو همان كار كرك عثماني كردي بأرمنيكان بكردكان سوريا كوچاندن برو أوروبا درل كردن ديموغرافي لي غورين بوي بهيز بشار أسد وسپاه قدس هاوكار تركيا استبيانوي قشن تا او بشا كلن بسريتو من بأيوان نموت ايوه اشتباء كان
ئەمە هەلێک بوو ئێوە تانتوانی بیقۆزنەوە نەتان قۆستۆ وەلی ئێمە نایەڵین ئەمە لە تارانە واوێت نایەڵین کەسێک بەسەر کوردە و مەعامەڵە بکات نایەڵین لە ژێرە سەرکەوتوویە شکست ئێران بەدەسە ئەمریکا ئێوە دەوڵەتە ئێرانی پێست بخات و کارش بخات و دەمامەک بگۆڕێ تۆ بڕۆی مۆری بۆ بکەی بە ناوە کورد تا فەرمانداری سنت پێ بدەن کە پێت نادەن ئەوشە داستانە ئاغایانە ڕۆژ ئاڤاتان واتە ئەمریکا ئیجازەمان پێ نادا هەڵس و کەوتکەین وەڵا ئەمریکا مەعامەڵەی کرد لەگەڵ تورکیە وتی من بێت شۆڵکەن ئیسە تۆ مزورە ئەمریکای ئەربابەکە خواستکتی قەوڵی پێت داگە مارەی بڕیگی هەتایی یا ئەمە سیغەی موەقەتە کەواتە ئێوە دیتان تەیە ساڵانە ڕابردوو ئێمە نە حوبمان بوو نەبوو غزمان بوو ئێمە ئەمڕۆمانە خوێندەوە پرسیارمانە کرد کاکە تۆ خۆتە دروست کردگە یا دروست کریاگی تۆ بۆ هەڵوێستە ئینقلابی ناگری تۆ بوو بەشە زیاتر داوا ناکەی تۆ بۆ ئۆکەی لە قۆناغێکا خۆتت تیار کرد لە قۆناغێکا خۆتت بتەو کرد لە قۆناغێکا خۆتت پڕچەک کرد ئیستە وەختێسی دەسەڵاتەکەی خۆت داکوتیت بۆ نایکەی ئەقڵە نییە ئەی بۆ ئیدعاءەکەی ئەقڵە هەسوو زۆر نوخبەیت و فرە ئاقلیت و فرە ڕەهبەری من باوەڕ ناکەمەوە ئەقڵتان نەبێ من تووشی ئەو وەهمە نەوگم بەز من ئەیزانم و ئێوە نایزانن کەواتە ئەوەی کە ئێوە ئەیوێنن بە ئاسانی ناچێتە بەرەوە سووریەیش بێ پێکدادان نابێت گەرچە محاولەیان کردگە بەدانە کێشێک بە هەیئەتە تەحریرە شام و حەمە جۆلانی بەر بگرن و بەدانانە دەوڵەتێکی موەقەت و چوون بەرە و داڕشتنەوەی نەزمێکی نوێ و دانانە یاسا و ئەوانە حکوومەتێکی تازە دابنێن بەڵام هەر پێکدادانی ئەبێت وەلێ لە ئێرانە وەزعەکە لە ئێرانە فرە ئاڵۆسترە لەوەی کە لە سووریە مەوجودە کانونگە لە دەسەڵات حتمەن لە بەرامبەر یەکتریا ئێشێ بوێسن و ئەوێسن و ئێمە لەم بازیە بازی ئەکەین ئێمە ناڵین دەوڵەتە ئێرانی بە سڵامەت خۆی بگۆڕێت ئێمە ناڵین دەوڵەتە ئێرانی هەموو خوازیارانە دەسەڵاتی بکوتێت تا ئەو فۆرموڵە بێتە دەرەوە ئێمە ناڵین نانا ئێشێ خاس بەن لە یەکتری خاس هەنگەڵ یەکتری بوڕن تا ئێمەیە کورد بتوانین لەم سەر و بەندە خۆمان بجهانە ئمڕۆ تەحمیل کەین تا بتوانین زیاترین بەش بگرین ئەمانەی کە من بە شێوەی پابلیک ئەم ساڵانە وتم لە حب و بوغز دوورە تەمامە ئەوانەتانەوە بەشێکن لە ساختارە ئەم حیزبگەلانە ئاگاتان لێ بوێت چارەکەی پەکەکەتان بەسەر تێت ها با نەبن بە خائنینە تاریخ با مێژوو تفتان تێ نەکات تا ئیمڕۆ نەتانزانی لەمە و بەدوا ئینسانە ئاقڵ کەزانی زەرەر لە هەر کوێبەری پێبگری تازەس مەکەونە شوێنە پرۆپاگاندایە ئیدەیەک چکۆلەی قەبارە بچووک کە گەرەکێسی بەدانە ئیمتیاز و هەڕاجە کورد گەورەی خۆی نیشان بە ئەو ناتوانێ گەورەی خۆی نیشان بە ئەم هەلەوە هات کەسە پێشۆ و بەرەو پێشۆ ئەچێت دەستکاری کردنی گەرەکە دخالەتە جددی گەرەکە
ئێستا ئێمە بەرامبەر بە ڕووداوەکانە کوردستانە سووریە وتمان نابودیان کرد، حیچمان پێ نەکریا، ئیمکاناتیان بوو، بەرەی تەبلیغیان بوو، میدیاکانە جەهانیان بوو، دەوڵەتە ئێرانیان بوو، ئەمەیان بەسەرە کورد لە سووریا هاورد. وەلێ بابزانی پەکەکە ئەمە تاوانە گەورەی وا لە شوێنا بوو تۆ، بابزانی پەکەکە ئەوانەی قەندیلێ لێ هەڵەگەڕێت و خراو لێت هەڵەگەڕێنەوە، بابزانی کارم بەوانەی دیاربەکر نییە، وەلێ بابزانی ئەگەر کامێرانی و سنەیی و جوانڕۆیی و پاوەیی و مەهابادی و پیرانشاری وا لە ناوتا بێ هەڵوێست ناوێ ئەدا لە میلە ئەسلحە بۆت. بەڵام دوای چی؟ دوای ئەوەی کە کوردە لە سووریە لە بین برد، نابودیت کرد. قسەکەی من فرەر وازەحەوانیە تۆ 12 ساڵە حکوومەتداریەکەی لە سووریە، 12 ساڵە حکوومەتی ئەوەی پێی ئێژی ئیدەی پەکەکە لەسەر زەمین تاقی کرد و هیچ نەبوو، سۆحایش قسە بۆ کردن نییە. تۆ لەم ئیدەی عەبدوڵڵا و جەلانتە هەر هێزە گریلا و ژنە نیشانماندا، هێزە گریلا و ژنە تۆ هیچ نەبوو لە ڕۆژێکا کە ئەبوایە ببوایە، نەبووی. کوا فەتح دەمەشقت؟ کوا فەتح دەمەشقت؟ تۆ 12 ساڵە لە ئیدەی عەبدوڵڵا و جەلانت فقط ژنە مسلحمان پێ نیشانە دەی ئەو ڕۆژەوە هێزە مسلح مەشیایە دەرکەوتایە، تۆ دەرنەکەوتی. کەواتە تۆ هەم هەڵشکانە مادیت کرد، هەم هەڵشکانە ئیدەیە قسە سواوەکانتان. ئێوە وە ئەزانە چم کە دموکراسی بگرنە دەمتانۆ لە خۆی و ئیعجاز ئەکا مستراوە دموکراتیک، ئەڕۆم بە مستراوە دموکراسی، دائنیشم لەسەر کاسەی توالەت وە دموکراسی، دەموچاوم ئەشۆرم وە دموکراسی. تەواو بوو. خەڵکە کورد، ڕای گشتیە خەڵکە کورد بزانێت ئەم دۆڕانەی سووریە نابێ بە دۆڕان لە ئاڵوگۆڕەکەی ئێرانە، نابێ بە دۆڕان لە هەرێمە کوردستانە. ئەمە دەرسێکی گەورە درا بە ڕای گشتی ئێمە تەکلیفمان لە هەرێمە ڕۆشنەکەینەوە و نایەڵین معامڵاتە سەخیف لەسەر کورد بکرێ لە تاران. تاران ئێشێ خۆی بگۆڕێ، سپای قودس تەواو بوو، تەواو بوو. سپای قودس نامێنێت، خۆ من دەمێکە وتم، تەواو بوو. کەواتە ڕۆژانە ئایەندە ئێمە ئاڵوگۆڕەکانە جددیتر ئەبینین بە منتەقەکەوە و ئێمە بازیگەرین تێە و ئێمە بازی تیاکەین. ئەم تەحلیلانەی کە من کردم بۆ ئێوە مەبنای حرەکەتە سیاسی، مەبنای داڕشنەوەی تازەس. لەم داڕشنەوە ئێمە هەین، دەبێت لەگەڵ ڕای گشتیە کووردا قسە بکرێت. ناوێ کولتورە شکستمان تیا دەرونی بوێتەوە. ئەوە شکستە ئێمە نییە، ئەوە شکستە کورد نییە. ئێمە خەڵەتیاگین، ئێمە کەسیان بۆ کردگین بە خاڵۆ، خاڵۆ نەبوو، زۆڵەزا بوو. بۆیە لە ئێمە هیچ نەکردنی دروست کرد تا تەحمیل شکستمان پێ بکات. کارنامەی پەکەکە لە سووریە لەم سەر و بەندە عیبرەتێکی مێژووی بوو تا ئێمە هەرێمە کوردستان لە گۆڕانکاریەکانە تارانە وشیار
ئاقلانە بین تف و لەعنەتی گیری داهاتوومان نێتەسە نێژن بابەکانمان بێعەقڵ بوون فاسد بوون نەزان بوون کاول بوون نەخوێندەوار بوون کەواتە حجمەی میدیایی و پڕۆپاگاندایی ئەوەی باسی ئەکات دروستکردنی فەزایەکی ئەمنە لە خوڵقاندنی وەحمێک کە گویا ئەمریکا و ئیسرائیل شکست بە ئێران تێرن بە یارمەتی و خواست و ویستی ملەتی ئێران دەمامەک ئەگۆڕێت ئێمە ئەزانین ئەمریکا و ئیسرائیل و ئێران بەیەک و ئێران ئەگۆڕن ئەیگۆڕن لەم گۆڕانکاریە پشکە شێرمان بەرنەکەوێ نایڵین بیگۆڕن نایڵین بە سەلامەت بیگۆڕن کەسیش بەناوە ئێمە ناڕوا مۆری بکا بۆیان ناکەوینە ناوە بازیە دروستکریاک ئەمان ئێشێ هەر بیگۆڕن سەر و بەندەکەی ژینابازیتان لەبیرە من ئەموو دانیشن دەوڵەتە ئێرانیەشی خۆی بگۆڕێت هەر خۆی ئەگۆڕێت ئەی خاتەمە لە ئێوە دانیشن کورتانمانەوە کوشت ئەگەر ئەڕۆنە خیابان موسساتی بگرن هێزە ئینقلابی دروستکەن نەهادە خەڵکی دروستکەن ئەگەر ئەڕۆنە خیابان بەس هەڵخەنەوە مەدەن خۆتانمانەوە کوشت ئەمە شانۆگەریە دەوڵەتە ئێرانی خۆی ئەگۆڕێ ئیسماعیل هەنیە دەوڵەتە ئێران دای بەدەسۆ حەسەن نەسڕوڵڵا دەوڵەتە ئێران دای بەدەسۆ سووریەیە بەشار ئەسەد دەوڵەتە ئێران دای بەدەسۆ کەواتە ئەمانەی کە من وتم بوو وشیار بوونەوەس بەشە تەبلیغات بەشە تەحلیل داڕشتنەوەی داهاتووە ئەوەی کارە سیاسی ئەکات ئێشێ ڕەشترین سناریۆ ببینێت و خۆی بۆ ئامادەکات گەشببینی لە سیاست و لە بیزنسان نییە بە تایبەتی ئەوەی هەستە بە مەسئولیت بکە ئەوەی ئەرکی لە سەرشان بێت کە شتێک بۆ مێژوو تۆمارکە و شتێکی گەورە بێت و کارێکی گەورە بێت کەواتە ئەم بەرەیە تەبلیغی خۆ بە قوربانی کەرە مەیسێنن گەرەکێ لێ قوتار بێ کاورای مزور ئیستە گەرەکێ بە نەمایشە بە قوربانی بوون لە ژێر دەستە تورکیا و ئەمریکا و کەسیش نییە لێ پرسێت تۆ 12 ساڵ حکومە کرد 12 ساڵ هێزە نظامیت بە ئێمە نیشاندا 12 ساڵ وتە ژیری بە بیری ئەو خەڵکە بە یەکۆ بیر ئەکەنەوە چۆن کوردە سووریە گشتیان لە ژێر دەستەوە یەکۆ بیریان کردو بیریان نەکردو ئێشێ دەمشق بگرین ئێشێ بەشدار بین لە گرتنە دەمشقا ئێشێ بە سوورەتن نەمادینیش بچوایەنە ناوە دەمشق بچوایەنە ناوی دەمشق بە ئەمریکاشتان بووتە ئەوە ئێرادەی گەلانە دموکراتیکە سووریە زەڕواتە دەمشق ناتوانی بەری پێ بگری ئەم برایەتیە گەلان و خۆسەریە دموکراتیکە تۆ مەشای لەگرا خۆی دەرخستایە بووتایە شەعب سووری ئێرادەی کردگە لە ڕۆژە ئازادیە بڕواوە بەشدار بێت بۆ ئەم تەنەوت بە ئەمریکایەکان بۆ بە زوانە دموکراسیک و دموکراتیکتەکە ئەمریکا قسە نەکرد بۆ خۆتە کردگەوە سکت و فێرقە بۆ خۆتە کردگەوە نوێنەرە کورد مەگەر تۆ نەتوە تۆ خودە جامعەیە کوردی لە کوردستانە سووریە خۆ بەڕێوە بەریە دموکراتیکە دروست کردگە مەگەر نەدەوت ئەی بۆ لەم کارتە کەڵکە وەرنەگرت مەگەر ئێوە نایژن ئەقڵوا لە لای گشتا مەگەر نەتانەوت خۆسەریتان بەڕێوە برگە یعنی ئەقڵی گشتی واتە بەرە ئەقڵی گشتی ئێوە بەو نەتیجە نەگەی ئێوە بەشێ لە سووریان دەبێت لە دەمشق بن لە ڕۆژی ئازاد سازیە پێتانی نەوت
یانێ کاکە گیان کلکە کەڵەشێرەکە لە گرا ئەداتە دەر درۆزنی و خۆڵە چاوکردنە خەڵک لە گرا ئەداتە دەر نێڵن لەبەرەی تەبلیغاتیا خۆ بکەن بە قوربانی بۆتان ها هاودڵی تەکە هیچ قوربانیەکان نەکەن ها حەیچێکی لێ نایەتە دەرەوە مانەوەی ئەوان دوای کاولکاری و ڕاو و ڕوت و پوڵ دزین و کورد نابودکردن و فرۆشتنەوەی بە عنوانە شین و شەپۆڕ و قوربانی بازی و مەراق خواردنە بەدەست دنیا ئێمە ناوێنی دێت تۆ پیاک بووی کەسێ بدوێنێت تۆ خۆتت دەرخست کەسێ بدوێنێت تۆ وەختێ تەماشات کرد بابا ئامریکات و ئێرانە نەمایشت داعشە تەکفیری ئەدەن پێت وا بوو جەولەیە قەشەنگێگە دەی فرە ژیری داعش ئەی بۆ دەحفێ پەلامارە بەشارە سەدە نەدا کەواتە ئەمە دەرسە عیبرەت بێ بۆتان تازە بە یەکێتی بووانە هەرێمە کوردستان یەکێتیەکانە کنگریە نامەشروعە پەنج ئەمە سەرنجامە ئێوەشە ئەمە سەرنجامم مزورە دروستکریاگە وا لە دڵە هیچ تاریخێکی حەقیقی شۆڕش و نات کەسە دەرەوە کۆمەڵە ڕاو ڕوودکەرە دەڵە دز با بزانن ئەمە عاقیبەتی ئەوەیشە وەلێ بەر لەوێ هەرێممان لە دەستچە ئێمەیەوە نابوو دەکەین وە نەیاڵن نەمەتفاق بکەوێ لای ئێوە خۆش